لا بازگەی دۆڵی سماقۆڵی ڕێگری لە مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی کرا بچێتە نێو شاری هەولێر. ئەم ڕێگریە پاشەوە دێت کە لە دوای مەڕاستیمی سوێند خواردنی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان مەحموود سەنگاوی هێرشی توندی کردە سەر پارتی و مەسعود بارزانی ئەوەشی باکاردانەوە لە بەرامبەرەوە ناوبرد کە لە مەڕاستیمەکەدا باسی ڕۆڵی مام جەلالیان لە پرۆسەی سیاسی هەرێمدا نەکردووە. پاش ڕێگری لە مەحموود سەنگاوی لەتیف شێخ عومەر وتەبێژی یەکێتی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی سازدا و تێدا حکومەتی هەرێمی با بەرپرسیار لەو ڕووداوە ناوبرد. وتەبێژی یەکێتی وتیشی ئەو ڕێگریە کارێکی نابەجێیە و قابلی قبولکردن نییە. بەداخێکی زۆرەوە ئەمڕۆ کاک هەواڵی بەڕێز کاک مەحموود سەنگاوی لە کاتی هاتنیا بۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بۆ هەولێر لە بازگەی هەولێر ڕێگری لێکراوە بۆ هاتنە ژوورەوە. ئەمە کارێکی ناساییە کە حکوومەتی هەرێمی کوردستان لی بەرپرسیارە بۆ سفەتی ئەو جێبەجێکەری یاسایە لە وڵاتەیە و لە ڕووی سیاسی شەوە کارێکی نابەجێیە وەلیانە لە هەموو ئەو ڕێکەوتنانی هەیە لە نێوانمان و هەموو ئەو عرفانەی کە بەیەکەوە ئەمان بەستێتەوە. ئەمە کارێکە قابلی قبولکردن نییە لەبەر ئەوەی هەمومان نەزانین هەولێر و هەموو پارچێکی کوردستان مڵکی هەموو هاوڵاتیەکی کوردستانە و ئەم عەقلیەتەی کە ئەیەوێت تەقسیمی کوردستان بکات وە قۆرخی پایتەخت بکە ئەمە هیوادارم کە کەس و هیچ لایەنی سیاسی ئەمە قبول نەکا. هەر سەبارەت بەو ڕووداوە شاڵاو کۆسرەت ڕەسوڵ لێپرسراوی مەڵبەندی سێی هەولێر یەکێتی لە ڕاگەیەندراوێکدا ئیدانی ڕێگریکردن لە مەحموود سەنگاوی کرد و ڕایگەیاند دژی قۆرخکردنی هەولێرن لەلایەن لایەنێکی سیاسی و دووپاتی دەکەنەوە کە هەولێر هیچ گروپ و تاقم و لایەنێک نییە. شاڵاو کۆسرەت ڕەسوڵ ئاماژەی بۆش کردووە کە ڕێگریکردن لە خەڵکی و تۆخکردنەوەی دوو ئیدارەی خەریکە دەبێتە دیاردە و هەرگیز مای قبولکردن نییە و دەبێ بنبڕ بکرێ. لە پاش ناڕەزایەتیەکانی یەکێتی وەزارەتی ناوخۆی حکومەتی هەرێم لە ڕوونکردنەوەیەکدا ڕێگری لە چوونی مەحموود سەنگاوی بە ڕووداوێکی نەخوازرا و ناوبرد و ڕایگەیاند هیچ بڕیار و ڕاستپاردەیەک لە پشت ئەو ڕووداوەوە نەبووە. وەزارەتی ناوخۆ جەختی لەوە کردەوە بۆ ڕەوانەوەی نیگەرانیەکانی مەکتەبی سیاسی یەکێتی و ڕێگەگرتن لە دووبارەبوونەوەی ئەم جۆرە ڕووداوانە لێکۆڵینەوەیەکی ورد ئەنجام دەدەن. لە ناوەڕاستی مانگی حوزەیران مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی هێرشی توندی کردە سەر پارتی دیموکرات و شەخصی مەسعود بارزانی. لەبەر یەک پارچەی گەلی کورد و ئەم ناوچەیە زۆر شتمان قبوڵ کردووە بەڵام پێمانەتون و پێیانەڵێن لێرە بەسەی تر جارێکی تر نە ئیهانە قبوڵەکەین نە خۆمان لە پارتی بە بچووکترە زانین. چەند بارەبوونەوەی ڕێگری لە چوونی بەرپرسان بۆ هەولێر و تۆخکردنەوەی کولتوری دوو ئیدارەی و شەڕی ناوخۆ لە کاتێکدایە هاوڵاتیانی هەرێم پاش قێرانی دارایی و ململانی ناوخۆیی حیزبە دەسەڵاتدارەکان چاوەڕوانی چاکسازی و بەدامەزراوەییکردنی حکومەتی هەرێم و یەکڕیزی دەکەن.